من وەکو خۆم پرسە و سەرخۆشی خۆم ئاراستی هەموو بنەماڵی ئەو شەهیداناکەم تەئسیرێکی زۆری هەبوو لەبەرەوەی کە گەشتیار هەمووی ترسا لەوەی کە ئایا ئەم شتە دووبارە ببێتەوە یاخودنا ئێمە هەفتانە گروپاتێکی زۆرمان هەبوو بۆ منتیقەی دووهۆک و زاخۆ و ئاکرێ و ئامێدی بەڵام لە ئێستا هیچ کەسێک ناوێرە بێت لەبەرەوەی کە ئەگەر شتێکی تری ئاوەڕووباتەوانێ ئەوە بێ بەکارساتێکی گەورەتر. من لە هەفتەی پێشوە گروپێکم ڕێخست کە تقریبی 3 مونشا گەشتیار بوو لەبەرەوەی کە بردومانەکە عەسرەکەی ڕوویا شەوەکەی هەمووی پەشیمان بووانە لەبەرەوەی کە ئەترسان لەوەی جارێکی تر بردومان بکرێنەوە. خۆی هەموو شتێک قەدەرە ئەگەر خۆی گەورە شتێکی بێ ئەو شتە هەر ئەبێ ببێت بەڵام لە ئێستاە کە ئەوە مۆزوعەکان ڕوئەیات بردومانەکان ڕوئەیات ئەوە ئەبێتە هۆیەوەی کە ئاستی گەشتیاری بێتە خواری خوار بێتە ئەکێدین باری ئەمنی بێتە ئەوەی کە زیاتر پاراستن هەبێ زیاتر ئەگەن لەو گشتیارانە بێکا سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن لەبەروی خەڵکەکە کاتێک ئەڕوات حەز ناکا بچێتە شوێنێکەوە کە مەترسی لەسەر بێت بۆ شوێنێک کە پشوو وەرگێت و ئیسراحەت بە خۆی و بە مشکی بات بەڵام کە شوێنێک مەترسی لێبێ و قەلەقی ئەوە بێت کە ئایا ئەمە جارێکی تر بردومانەکرێت یا خۆت مەترسی لەسەر بێت ئەو کاتە و شوێنانە گەشتیاری زۆر بۆی کەمە بێتەوە. ئێمە کاتێک کە گەشتیار بێت لە دەرەوەی وڵات بێ یاخۆت لە هەر شوێنێکی تری چارپارچەی کوردستانەوە بێن بیانێت بێنە ناو ئەم شارەی ئێمە و بیانێ بچن بۆ شوێنە گەشتیارەکان کە مەترسیەکی ئەوەی لەسەر بێ هەمویان قەلەقە بن و ناوێرن کە سەردانی شوێنێ بکەن کە ئەوان بیانێ پشوو بە مێشکیان بن بە جستەیان بن ئەڕۆن گەشتەکەن بەڵام کە هەواڵێکی ئاوا بیستن مەترسی لەسەر ژیانی خۆیان هیچ کەسێک مەترسی لەسەر ژیانی خۆی دروست ناکات بۆیە ئەمە تا ڕادەیەکی زۆر کاریگەریە بێت لەسەر بواری گەشت و گوزار لە ناوچەکانی کوردستان. پێویستە لایەنە پەیوەندیدارەکان زیاتر ئەگەر لە شوێنە گەشتیارەکان بێ هەم لەباری ئەمنیەوە هەم لە ئەوەی کە گیانی هاوڵاتیان بپارێزن ئێمە کاتێکە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەین لە بازگەکانە لێپرسینەوەیکی زۆر تۆکمەمان لەگەڵ ئەکەن کە کاتێک ئێمە کوردین و گەشتیارەکانم کوردن بەڵام ئەگەر ئەو لێپرسینەوە تۆکمەیە بۆ داگیرکارانیش هەبێت دڵنیام کە شتێکی واڕوونە بۆچی ئەو تۆکمەی لێپرسینەوەی کە بۆ ئێمە هەیە بۆچی بۆ ئەوان نییە. ئەگەر ئەوە بۆ ئەوانی ژاوات دڵنیام داگیرکاران ناتوان ئاو بە ئاسانی بردومانی شوێنە گەشتیارەکان بکەن و گیانی هاوڵاتیان و بخەنە مەترسیە و شوێنە گەشتیارەکانیش وار لێ بکەن کە گەشتیار ڕوویان نەکات.